بینەرانی بەڕێزی تلویزیۆنی کۆمەڵە لە بەرنامەی تەندروستی سڵاوی خۆم و باقی هاوکارانم پێشکەشتن. بەڕێزان بۆ ئەم هەفتەیە بەرنامەی تەندروستی تەرجمەی بابەتێکم بۆتان ئامادە کردووە کە لە مەجەلەی اتحادیەی کرێکارانی تەندروستی فەنلاندەوە هەڵگەڕاندووەتەوە. لەوێ لەگەڵ کەسێک بەناو دوکتر خانم دکتر ئانا ماری هێککاڵا کە یەکێک لە ڕاوێژکاران و لە سەرپەرشتانی کۆمەڵی نەخۆشەکان و نەخۆشیەکانی دڵە وتوێژێکی کردگە سەبارەت بە نەخۆشی ناڕەسایی دڵ، هۆکارەکانی نیشانەکانی و نەتیجەی کە لە ئاخرە و دەستنیشانی کردووە بۆمان. سەردێڕی بابەتەکەیان وا دیاری کردووە کە نەخۆشی ناڕەسایی دڵ ئەوەی کە کارکردی دڵ کزە بێتەوە، کەمە بێتەوە، نقطە پایان یا نقطەی ئاخری زۆرێک لە نەخۆشینەکانی دڵە، یعنی زۆرێک لەو نەخۆشینگەر دڵە کە ئینسان تووشیە بێت لە ئاخرە و منجەر ئەبێ بە ناڕەسایی دڵیش، یعنی ئەوەی کە دڵ کارکردی کەمە بێتەوە یا تووشی زەعفە بێت و زەعیفترە بێتەوە. لە سەرەتا و نووسیوە کە ناڕەسایی دڵ چەندین ڕێگا هەیە کە بۆ تووشبوونی وەکو چۆن تواو ڕێگاکان ئەڕۆنەوە بۆ ڕۆم. دیارە ئەو مەتەڵە لە ئوروپا واڵین کە تواو ڕێگاکان ئەڕواتەوە بۆ ڕۆم، چۆن لای خۆمانەوە مەتەڵێکەیە کە ئەڵێ تواو ڕێگاکان ئەچێتەوە بۆ بانە، ئەوان ژە مەسەڵیان هەیە ئەڵێت هەموو ڕێگاکان بۆ نەخۆشی دڵ وەکو یەک شتە کە ئەڕواتەوە بۆ ڕۆم، یعنی هەمویان تووشی ئەم نەخۆشیە بن، یعنی ئەوانەی کە تووشی نەخۆشی دڵە بن سەرتاکەی ئەوەیە کە ناڕەسایی دڵیشی زیا ئەبێ بێت بۆ نەخۆشیەکانی تر. ئەڵێ ئەم نەخۆشیە کە لە نزیکەکانی تەمەنی بانشەستگیە و یا لە دوای ئەوە ڕوو ئەدات، بەڵام لەو تەمەنەی کە ئینسان خەریکی کارکردنە یانە لە تەمەنی ناوەڕاستی تەمەنە لە تەمەنی لاویەتیە ئەبینرێت، بەڵام زۆر زۆر بە کەمی ئەمە ئەبینرێت. ئەم نەخۆشیشە وەک باقی نەخۆشیەکانی دڵ ئەبێ مرەتەب کۆنتڕۆڵ کردێ، لە ژێر چاودێریدا بێت. ئەوەیە کە ئەو تەوسیەش ئەکەم بۆ هۆکارەکانی، یعنی هۆکارەکانی تووشبوون بە نەخۆشی ناڕەسایی دڵ، ئەوەیە کە زۆرترین نەخۆشیەکان این دەمارە خوێنبەرەکانە، یعنی زۆرترین نەخۆشیەکان ئەو دەمارگەرەسە کە خۆینە بە منزوری سۆرڕەگەکانە کە خۆینە بە کە بە دوای ئەوەیش ئەگەر مشکڵاتی لەو دەمارە خوێنبەرانە دروست بێت ئەتوانێت کەس تووش سەکتەی قەلبی بێت. دەرمان نەکردنی فشار خوێنە کە ئەوەیشە یەکێک لە هۆکارەکانە بۆ سەبەبە کە ئەو کەسانە تووشی نەخۆشی ناڕەسایی دڵ بن. هەروەها نەخۆشیەکانی دەریچەکانی دڵ، بەتایبەت دەریچەی نیوەی چەپی دڵ. ئەگەر لای چەپی دڵ زۆر مهمە یا باسەکردی بۆ ئەوەیە کە ئەو خوێنەی کە ئۆکسیژن یا هەوای تازە لە سیەکان وەرەگرێت لە لای چەپی دڵەوە پۆمپاژەکرێت و ئەو خوێنە کە هەوای تازەی هاتیە، ئۆکسیژنی هاتیە بۆ ئەندامەکانی باقی ئەندامەکانی لەش ئەڕوات. تەنگی ئاورتە، یانێ ئەوەی کە ئەو شادەمارەی خوێنبەرە، ئەو شادەمارە سوورەی کە خوێنەوە بۆ تواو لەشەکانە ئەگەر تەنگەوە بێتەوە، یەکێک لە هۆکارەکانە بۆ تووشبوون بە نەخۆشی ناڕەسایی دڵ. هەروەها یەکێک لە دەریچەکان کە دەریچەی میتراڵە، ئەویش باوە یا ناڕەسایی میتراڵ کە یەکێک لە نەخۆشە باوەکانە، ئەویش یەکێک لەو هۆکارانەسە کە ئەتوانێت ئەو کەسانە تووشی نەخۆشی ناڕەسایی کات لە ئاخرەوە. ئەڵێت نەخۆشیگەرێکە عەزولاتی قەلب، مایچەکانی قەلب تووشیە بن، بۆ وێنە دوای سەکتە ئەوەیە کە ئەو مایچە زەخمارەوێ، برینارەوێ، ناتوانێت باشی کارکات، ئەوانیشە هۆکارن بۆ ناڕەسایی دڵ. هۆکارگەرێکی تریش هەن وەکو ئەلکول، ئەگەر زیا لە حەد مەسرەف کرێت، ژنتیکیش ئەتوانێت نەخشی بێت لە تووشبوون بە نەخۆشی ناڕەسایی دڵ، بۆ ئەوەی کە ئینقباز یا ئەوەی کە ئەو گرژبوونەوە یا ئەو
بەست ئەوەی کە قەلب ئەبەسرێت و خۆینەکە پمپاژە کردێت لەسەر ئەوانە ئەوە زعیفی کاتەوە، ئەوانە ئەتوانێت هۆکار بێت. ئەم نەخۆشیە ئەڵێت کە بە هێواشی ئەڕواتەوە پێشەوە، نەخۆشیەکە یەواش یەواشە هەنگاوهەنگاوە یعنی علایمەکانی زعیفن، بەڵام بە لە ماوەیەکی زەمەنیە ئەم علایمگەرە شەدیدترەونەوە تونترە بنەوە. نیشانەکانی ناڕەسایی دڵ ئەو جۆرەی کە ئیشارەی پێکراوە هەناسەتونیە یا تەنگی نەفەسە، هاتنە خوارەوەی کارکردی دڵە، یعنی دڵ نەبزی ئەو لێدانەگەرە تێتە خوارەوە، ئەو تعداد نەبزە تێتە خوارەوە، شەکەت و هیلاکبوونە، ئەوە یەکێک لە نیشانەکانە. بەتایبەت دوای ئەنجامدانی کارێک یعنی کارێک ئەنجامێ ئەو کارە احتمالی هەیە سۆک بێ یا کارەکە قورس بێت، ئەو کەسە هەست بە شەکەتی و ماندوویەتیەکات. قۆزەکردنە کە ئەو کۆکەی درێژخایەنیش ئەتانی یەکێک لە نیشانەکان بێت، بەتایبەت تەوەڕم یا هەڵاوسان، قاچە یا لە باقی ئاعزای لەشە وەکو زک کە ئێمە ئەتوانین هەڵاوسان یا ئەو تەوەڕمە ببینین کە ئەوژەیە لە نیشانەکانی ناڕەسایی دڵن. هەروەها نیشانەکان ئەتوانن لە سەرتاوە زەعیف بن، بەڵام وەکە ئیشارەمان کرد بە ئەوەی کە زەمن ئەڕواتە بەرەوە و خۆی قەویتر نیشان بات. ئەو علایمە زەعیفکەرە نیشانە زەعیفکەرە ئەتوانێت لە جم و جۆڵێکی کۆتا یعنی بە کارکردنێکی زۆر کەم خۆی نیشان بدات تا ئەوەی کە لە دواترە حتا لە حاڵەتێکی ئیسراحەتیشە خۆی نیشانەدات. ناڕەسایی دڵ دوو جۆرە، جۆرێکی کە ئەڵێن مزمنە درێژخایەنە، جۆرێکیشی کە حادە یا کتوپڕە. کتوپڕەکەی علایمەکەی مشابهی هەر ئەو علایم ناڕەسایی درێژخایەنەسە، فقط تەنیا جیاوازێکی هەیە کە علایمەکە زوو سرعەتێکی زۆرتری هەیە بۆ خۆنیشاندان، یعنی ئەوە قۆزەکان مرەتەب تێت، ئەو کەسە کتوپڕ هەستەکات کە زوو ماندووە بێت، لێدانی دڵی تێتە خوارەوە، هەست بە زەعفەکات، ئەوە ناڕەسایی کتوپڕ یا ناڕەسایی کە حاد باوە ئەڵێت. ڕێگاکانی تەشخیصی ئەم نەخۆشیە باشترین ڕێگای تەشخیصی سنوگرافی دڵە کە بە سنوگرافی دڵ هەم ئەتوانن جۆری ئاسیبەکەم دیاریکەن کە هۆکارەکە چیە، ڕیشەی ئەم نەخۆشیەتی هەموو وەزعیەتی پمپاژی قەلبیش تا چه ئەنازەیەکە قدرەتەکەی تا چه حدێکە کە ئەو پمپاژ ئەو خوێنە ئەنەرگێ بۆ ناو قەلب ئەوە ئەنازەگیری ئەکرگێت. لە دوای سنوگرافی دڵ نەوار قەلبە گیرگێت، نەوار قەلبیش دانێت لەو ڕێگەگەر تەشخیصیەسە کە بۆ ئەم نەخۆشیە بەکاربێت. و هەروەها ئازمایشەکانی خوێنە، ئەو ئازمایشگەر خوێنە شامە و ئەلکترۆلیتەکانە یعنی سۆدیۆم، پۆتاسیۆم، ئەو مەوادەی کە لە کارکردی میکانیکی قەلبە تەئسیریان هەیە. هەروەها بەڕەسی کە کردێت لەسەر کارکردی گورچیلە، کولۆسترۆلی خوێن ئەنازەگیری ئەکرگێت، یا پێپتیدەکان، پێپتید هۆرمۆنگەرێکی دڵین قەلبین کە ئەو هۆرمۆنگەرە لە تەعادڵی شلەمەنی یا مایعات و نمەک و فشار خوێن و ئەوانە دەوری خۆیان ئەبینێت. لە نەوار قەلبە بەتایبەت بەشی لای چەپ ئەگەر مشکڵێک بێت، بلۆکێکی دەماری بێت، ئەو ڕەگە بەسرا بێت لە نەوار قەلبەن باشتر مشخصە بێت. لە ئازمایش خوێنە ناو پێپتیدەکانمان بەر ئەوەی کە هۆرمۆنگەر دڵە، ئەگەر ئەوانە نۆرمال بن، میزانەکانی نۆرمال بن تا دەرسەدێکی زیا ئومیدبەخشە، یعنی احتماڵی ئەوەی کە ئەو کەسە تووشی ناڕەسایی دڵ نەبێت و ئەو نەخۆشیە ڕەدە بکرێتەوە هەیە، یعنی ئەوەی کە پێپتیدەکان میزانەکەی نۆرمال بێ احتماڵی ڕەتکردنی ئەوەی کە ئەو نەخۆشیە نییە هالە سەرەوە. ئەم نەخۆشیە خۆی ئەتوانێت سەبەبی نەخۆشیەکانی تر بێ، یان نەخۆی بێتە عامڵ نەخۆشی کە دەبەر نەخۆشیەکانی تر سەبەب بوێتن کە ئەم نەخۆشی ناڕەسایی دڵە دروست بێتن. شێوەی ناونانەکەیشی بۆ ناڕەسایی دڵ یا ئەوەی کە کارکردەکەی کزە هەر بۆ ئەوەیە کە ئەبێ بۆ میزانەی کە کار کات، بۆ میزانەی کە
بۆ ژیانی ئینسانێک لازمە بۆ وێنە لە 1 دقیقە چەندێک پۆمپاژ خوێن پکرگێت بۆ لەش بۆ ئەندامەکانی لەش لە 1 دقیقە چەندانە لێدانی لەشوێ ئەوانە ئەگەر لەسەر جێگەی خۆیان نەبێت حاڵەتەکەی خواردتر بێتەوە لەو ئەنازە ئەوەیە بۆ هۆکارەوە ناویان ناوەکە ئەمە نەخۆشیکە کە نەخۆشی کەسبوونەوەی کارکردی دڵ یا هەرەو نەخۆشیەکە بە ناڕەسایی دڵ ناوی لێ بنگرێت ئەو میزانەی کە گیان لەبەرێک بۆ ژیان پێویستی هەیە بە کارکردی دڵ لەمان زعیفترەوەیەتەوە ئەم نەخۆشیە ئەگەر لە دڵە بەڕاستیکەن ئەتوانێت بە انقبازی دڵ ئەوەی کە دڵ ئەبەسرێت یا مەرحەلەی سیستولیشی پیاڵێن لە بەشی زانستیە یا بۆ مەرحەلەی کە هەڵەگەڕێتەوە بە حاڵەتی ئەوڵ یا مەرحەلەی ئیسراحەت یا ئەوەی کە دیاستۆڵە ئەوانە یا هەردووکی بەیەکۆ یانێ هەم لە وەختی انقبازە هەم لە وەختی ئەوەی کە هەڵەگەڕێتەوە بۆ حاڵەتی ئەوەڵیەی ئەتوانێت لە هەردووکیە ڕوخ بە لە وەختێکە انقبازە ئەو انقبازە ئەگەر هەر عالم وێنە ئەگەر ئێمە تەوەجۆی پێکەین قەلب خۆی وەکو دوو بەشە وەکو ئەوەی کە تەبەقەیەکی سەرەوی هەیە تەبەقەیەکی خوارەوی هەیە دهلیزەکان هانە سەرەوە ئەو داڵانگەرە ئەم خواریشیە کە بەتنی پێڵێن بەتنیە ژوور یا ئوتاقێکە کە دابەشەوێ بە دهلیز چەپ و دهلیز ڕاست بەتن چەپ و بەتنی ڕاست لە ئەوەی کە انقباز تووشی مشکل ئەوێت ئەو یعنی ئەو پۆمپاژگەر خوێنە بە میزانی کافی ناڕوا بەرەو ئەندامەکانی لەش زۆرتر لە بەشی خوارویە یا بەتنی چەپە لەو ژوورەی کە ئەو تاقە خواروەکە بە بەتنی چەپ ناسراوە بەوە ئەڵێن لەوێ خەلەلەکە هەیە مشکلەکە ها لەوە ئەتوانێت پێشڕەفتی شکات لە درێژخایەنە ئەگەر چاودێری نەبێت ئەگەر ئەو کەسە دێر بزانێت پێ هەر ئەوە ئەتوانێت بێتە هۆکارێک بۆ ئەوەی کە سەکتەی قەلبیش توش ئەو کەسە تووشی سەکتەی قەلبیش بێت و سەکتە بکات و هەروەها ئەوەیش ئەتوانێت کە وتمان جیالەوە سەکتەی قەلبیش خۆی ئەتوانێت بەوەی کە ئەو عەزولە برینارەوێ ئەو عەزولەیەتر کارکردی قەبلی نامێنێ ئەویش خۆی هۆکارێک بێ بۆ ئەم نەخۆشیە یا بۆ نەخۆشی ناڕەسایی دڵ لە نەخۆشی بەشی دیاستۆڵەکەیە یا لە بەشی ئیسراحەتەکەیە ئەستوربوونی دیوارەی بەتنەکان هەروە کە لەم وێنە دیاریکراوە بەتنەکان کە لەو بەشە خوارگینە هەیە ئەو دیوارەی بەتنانە ئەستورە بێتەوە کڵۆفترە و ئەبێتەوە ئەوەیشە هۆکارێکە کە کاری قەلبە زعیفترە کاتەوە دەرمان نەکردنی فشار خوێنە دەرمان نەکردن کەسێکە تووشی فشار خوێن بێت پێ نەزانێت کۆنتڕۆڵی نەکات یا ئەگەری بزانێت فشار خوێنی هەیە چاودێری نەکات یەکێ لەو عامڵگەرەسە کە مستەقیمەن ئەتوانێت بێتە سەبەبی ئەم نەخۆشیە و مشکڵاتێکی دواتریشی بۆ دروست کاتەوە نەخۆشیگەر تریشی هەیە لەگەڵ ئەم نەخۆشی هەیە وەکو دیابەتی جۆری دوو کە لە بەرنامەکانی پێشومانە لەسەر دیابەتی جۆری دوو بەرنامێکمان بوو باسمان کرد یا نەخۆشیەکانی گورچیلە یا هەروەک ئشارەمان کرد فشار خوێن یا ئەو حاڵەتگەرە کە لە بەشێ لە دڵە بە تایبەت لەو دهلیزگەرە و ئەتانێت ئەوە هۆکار بێت بۆ تووشبوون بە ئەم نەخۆشیە هەروەها نەخۆشیگەر هەناسە یا دەستگای سی و هەناسەدان و تەنەفوس ئەوەیشە خۆی ئەتوانێت لەگەڵ ئەم نەخۆشینە ببینرێت جیا لەوانە ناڕەسایی کولیە کە یەکێک لە هۆکارەکان فشار خوێن ئەتوانێت ناڕەسایی کولیە بێت ئەوانیشە ئەبینرێت لەگەڵ نەخۆشی ناڕەسایی دڵە ئەم نەخۆشیگەریشە ئەبینرێت نەخۆشی درێژخایەن ناڕەسایی دڵ ئەتوانێت لە درێژخایەنە تووشی گۆڕان و تاغیر بێت بە تایبەت لە سیەکانە لە جگەرە لە گورچیلە ئەوانە ئەتوانێت تووشی تەغیریان کە یانێ لەسەر ئەوانش ئەسەردانێت و کاری ئەوانیش تووشی خەلەل و اختلال بکات ناڕەسایی خۆی بە 4 دەرەجە
تەقسیمە کردێت لە دەرەجە 1 2 3 4 دەرەجە 1 علایمەکەی خەفیفە شاید ماوەی توشبوون دیاریکردنی علایمەکە دێراو دێر بێت یا لە ئەنجامدانی کاری یا ئیشێکی قورسە خۆی دەربخات وەکو هەناسەتونی وەکو ئەو لێدانی دڵە لە دەرەجەی چوارە علایمەکە بە سرعەت خۆی نیشانەدات حتا لە حاڵەتێکی ئیسراحەتە یا لە حاڵەتێکە ئەو کەسە ها لە ناو جێگە ڕاکشاوە خەریکی ئیسراحەتە ئەتوانێ و علایمە کە ئشارەمان پێکرد هەناسەتونی کۆکە یا ئەوانە خۆی نیشان بدات کە ئەوە دەرەجەی شەدیدەکەیە بۆ ناڕەسایی دڵ ئەتوانێت ماوەیەکی درێژخاین پایدار سابت نگای بێرن هەروەکە ئەم دکتۆر ئاناماری ئێژێ مایەی تعجب نییە ئەگەر ئێمە بتوانین ئەگەر میزان یا دۆز دەواکانیشمان هاوردە خوارەوە کاتێک کە زانیمان ئەم نەخۆشیە لە حاڵەتێکی سابت و تعادڵە قەراری گرگە یانێ بەرەو پێش ناڕوە ئێمە ئەتوانین دەواکانیشی بێرینە خوارەوە ئەڵێ پێشاگاهی یانێ ئەوەی کە پێشتر ئاگادار بیت بۆ ئەوەی توش نەبوون بەم نەخۆشیە خۆی ئەتوانێت زۆر کارساز بێ بۆ وێنە ئەگەر کەسی نەقسی دەریچەکانی بێت دەرمانی ئەو دەریچەگەرەکە معموڵەن بە جەڕاحیە ئەگەر لە وەخت خۆیە ئەنجامی گرگی ئەو کەسە لە داهاتووە تووشی نەخۆشی ناڕەسایی دڵ نایت بەڵام ئەوەی کە زۆر وەکو علامەتێکی خەتەر یا مەترسیدارە تەوەڕۆم یا هەڵاوسانە کە ئەو تەوەڕۆم یا هەڵاوسانە سەرەتا لە ئەندامگەری خوارەی لەش وەکو قاچ خۆی نیشانەدا دواتر تێت لە دەستگای گوارش و لە زکە خۆی نیشانەدات کە ئەوە ئەتوانێت یەکێک لە نیشانەکان بێ بەڵام ئەڵێت کە ئەگەر حتا ئەو هەڵاوسانە یا ئەو تەوەڕمە لە وەختی ئیسراحەتیشە خۆی نیشانبات ئەوە یەکێک لە نیشانەکانی خەتەرە بۆ هەڵاوسان ئەڵێت یەکێک لەو علایمێسە کە بوو زووترین کات ئەبێت دەرمان بکرێت نیشانەکانی زوو لەشە لا بگێت مەبەستی ئەوە یەکە دەرمانی پێ بدرگێت چونکە ئەمە نیشانەی کە ئەگەر کەسێک تووشی هەڵاوسان بێت ئەوە نیشانەدات کە ئەو کەسە لە یەک مانگ یەک هەفتە شاید 6 مانگی پێشویشە تووشی نەخۆشی ناڕەسایی دڵ نەوەگە کە ئەمە کۆنترە تەوەڕۆم ئەوە نیشانات کە ئەم نەخۆشیە لە مێژە هەیە بەڵام کەسە نەیزانیوە بێت ئەوەیە کە ئەڵێت ئەگەر وەزن کشی بکرێت یعنی کێش ئەنازەگیری کردێت ئەگەر حتا ڕۆژانەیش بێت ئەوە خۆی ئەتوانێت بۆ تشخیصی زووی ئەوەی کەسی تووشی ئەو نەخۆشیە بێ بەوەی کە بزانانی کێشی ئەڕواتە سەرەوە وەزنی زیاد بێت ئەتوانێت یەکێک لە نیشانەکان بێت زەنگی خەتەر و ئاگادار بوونەوە لە وەزن کێشیە یا ئەوەی کە کێش چەندێک دابەزێ ئەو ئاگادار بوونەوە ئەڵێت ئەگەر لە شەوانە ڕۆژێکە نیو کیلو ئەو کەسە زیاد بکات یا ئەگەر لە 3 شەوانە ڕۆژە 2 کیلو زیاکات یا ئاخرەکەی لە هەفتەیەکە ئەگەر 5 کیلو زیاکات ئەوە یەکێک لەو نیشانە گەرەسە کە زەنگی خەتەرە کە ئەو کەسە تووشی نەخۆشی ناڕەسایی دڵ بووە ئەڵێت هۆکاری ئەوەی کە ئەندامەکانی خوار و ئەندامەکانی تحتانی مەمزوری قاچە تووشی ئەو وەرەماوێت تووشی ئەو هەڵاوساناوێت ئەوە یەکە لە نیمەی ڕاستی دڵە مشکلاتێک هەیە ناڕەساییگەرێک هەیە ئەوەیە کە ئەو تەوەڕم و ڕوادات یا ئەوەی کە ئەو ناڕەسایی دڵە ئەو نەچوەتە پێشەوە کە ئەو مایعاتە لە دیوارەی ڕەگ و موویڕگەکانەوە نەشتەکات و ئەو تەوەڕمە خۆی نیشانەدات ئەڵێت کە کاتێک تەوەڕمیش ڕوویداد هێزی دڵ بۆ وەرگەرانەوەی خوێن بۆ ناو دڵ زۆر لاوازەوێت زۆر تێتە خوارەوە یعنی ئەوەی کە زەعیفە بێت خۆی نامێنێت دڵ کە ئەو خوێنە خوێنە هەڵەگەڕنێتەوە بەڵام هێزێکی وای نییە زۆر لاوازە ئەڵێت لە بازێک کاتیشە لە مناسبەتبەریشە ئەگەر بۆ وێنە خوێ زۆر مەصرف کرێت ئەتوانێت
ئەو تەوەڕمە وەرەمە تەشکیل دەو کاتەوە. ئەوەی کە هەیە ئەبێت حتممە بە زووترین کاتە دەرمانی ئەو هەڵاوسانە یا تەوەڕمە بکرێت، ئەویش لە یەک دانە قورسە کە ئەدرگێ بەو کەسە کە میزان دەفعی مایعات لە بەدەنی لە تاریخ میزکردنەوە زیاکات، ئەوەی کە ئەو مایعاتە بە سرعات هەستە ئەوەیە کە زوو ئەبێت میزکات و ئەو مایعاتە بە سرعات لە لەشی ئەو کەسە بڕواتە دەرەوە. لە بەشێکی ترە ئەو بابەتە بۆ دەرمانەکەی ئەڵێ دەرمان سابت نییە و هەمیشە ها لە حاڵی پێشرەفتە، مەبەستی ئەوەیە کە ڕۆژ بە ڕۆژ دەرمانگەرێکی تازەتر قورس یا دەواگەرێکی تازە تێتە بازاڕەوە. ئەڵێ ئەو دەرمانانەی کە ئیسەش ئەدرێ بۆ کەسانێک کە نەخۆشی دڵیان هەیە، یەکێک ئەوەیە کە بتوانێت ئەو ئنقبازە ئەو بەسراو بوونی دڵە قدرەتی پێباتەوە، یا بۆ حاڵەتی ئیسراحەتی دڵ ئەوەی کە لە حاڵەتی ئنقبازە هەڵەگەڕێتەوە بە حاڵەتی عادی، ئەو دەرمانگەرە تەأسیری بێت کە ئەوەنە دەرمانگەرێکی تایبەتن، ئەوەی کە بازێکی بلوک کوونەندە زیانێ ئەی بەسێ بازێکی تەأسیراتی خۆی هەیە، جیا لەوەیشە دەرمانێک ئەدرگێت بۆ ئەوەی کە لەختەی خوێن دروست نەبێت، یعنی دەرمانگەرێک کە خوێن ڕەخێخترە و کاتەوە. و هەروەها دەرمانی کە شارەمەشمان پێکرد کە تەوەڕم یا ئەو هەڵاوسانە لە بەدەنە کەم و کاتەوە ئەوە بەکارتێرن. ساڵی پێشوش یانێ 2022 ئشارەی کردوکە کە دەرمانێکی تازە دروست کراوە، مؤثریش بووە. ئەو دەرمانە هێشتا ها لە حاڵی تاقیقە، هەر ئەوەی نییە کە فعلەن لەسەری کارکەن، بەڵام لە زۆربەی نەخۆشەکانیشە بەکار براوە، دەرمانێکی مؤثرە. و هەروەها چەند ساڵی پێشوو لە ساڵەکانی 2020 و 2021 دوو دەرمانی تریش هاتنە بازار کە ئەو دوو دەرمانە جیا لەوەی کە تەأسیریان هەیە لەسەر نەخۆشی قەلب، لەسەر دیابەتی جۆری دوو، بۆ ئەوەی کە ئەو قەن یا گوڵۆکۆزە دەفعەکە لە تەریق کولیەکانەوە بە شێوەی ئێدار، و هەروە فشار خوێنیش تێرتە خوارە و ئەو دەرمانگەریشە دروست بوون. بەڵام ئشارەیەکی شەکات بۆ دەرمانە قەبلیەکانی کە ئەو دەرمانانیشە دیارە هەر لە ئەم وڵاتانەی ئوروپا یا لە ئێرانیشە ئەو دەرمانە کۆنانە استفادا کردێت. ئەڵێ هێشتا ئەوان تەسیرات و دۆر و نەخشی خۆیان هەیە، هەن لەسەر بوردە وەکو ئیسپیرن و لاکتۆن یا ئاڵداکتۆن کە لە ئێرانە زۆر کارایی هەیە، ئەڵێت ئەوانیشە شاید زیاتر لەو دەرمانە تازانە کاراییان هەیە. دیارەڵێ ئەو کەس دانەکە دەرمانەکەی ئەوە کار ئەو کەس ڕێوا بۆ لای دکتۆر عوارزەکەی ئەبێ لە بەرچاوە بێ دکتۆرەکە بزانێت ئەو سوالاتێکە ئەپرسێت، یا ئەوانەی کە بە ساڵاچوون یا ساڵمەندانن، هەروە دەوا کەمێک لە ئەوانە بە فەرز دێر ئەسەرەکە بەهۆی ئەوەیە کە کارکردی بەدەن دێتە خوارە، ئەو متابولیسمە ئەو سوخت و سازی کارە ماوەیەکی زۆر تر لەوەی کە کەسێک تەمەنی هە لە خواردترەوە تەسیراتی خۆی دائەنێت. دەستگای زەرەبانسازیش ئەوە یەکێک لەو ڕێگەگەرەسە کە وەکو مەرحلەی آخر کە ئەگەر ئەو کۆنتڕۆڵاتە بە دەوا و دەرمان ئەنجام نەگیرگەیە، جیا لە دەوا و دەرمان فقط دەوا و دەرمان نییە تەسیراتی بێ، ئەو کەسیشە کە خۆی تووشی ئەبێت بازی پارێزگەری بۆ دائەنن، ئەو پارێزگەرە بەڕێوە نەبات، نەزارەت نەکات، خۆت مدیریەتی نەکات، خۆی چاودێری خۆی نەکات، لاخر ئەو دەستگای زەرەبان سازە کە داێنن بۆی وەک حاڵەتێکی باتریەکە یارمەتی دڵ ئەدات بۆ باز و بەستەبوون یا بۆ زەرەبان دروستکردن ئەو لێدانی دڵە دروست و کاتەوە. ئەو دەستگایشە مەحدودەی سنی بۆ دانانی نییە، لە هەر تەمەنێک ئەتوانن دابنرگێ، بەڵام بە تەشخیصێکە دەرسەدەکە چەندە ئەوە دکتۆر تەشخیصە داد و دایانەوەیان، بەڵام بۆ پەیوەندی دڵ وان نووسراوە پەیوەندی دڵیش لە مەرحلەی
تاقیقە هەیە، بەڵام بۆ ئەوانەی کە سەرووی 65 ساڵن پەیوەندی دڵ ئەنجام نادرێت و ئەوە بۆ ئەوان نابێت. چاودێری لە خۆ وا نووسراوە کە چاودێری لە خۆ چۆنە. چاودێری لە خۆ ئەوەیە کە ئەو نەخۆشە ئیطلاعاتێکی کافی و ئەوەی بێ کە ئیطلاعاتێکی زیای بێت لەو نەخۆشیە بۆ خۆی کە بزانێت نەخۆشیەکە چییە، هۆکارەکانی چێکە توانێت تشدیدی کاتەوە و خۆشی چاودێری خۆی کا، یعنی کۆنتڕۆڵ وەزن، کۆنتڕۆڵی فشاری خوێن، لێدانی دڵی کە وەزعیەتی چۆنە، ئەوانە چاودێری کات. مەرگومیر بێتە خوارەوە یا ئەوەی کە تەختگەر بیمارستان خاڵی تر بێت، زووتر زۆر بەم نەخۆشینگەر ناڕسایی دڵەوە پڕۆ نەکرێت، ئەتوانێت ڕێگەگەری وەک ئەوەی کە بە ڕێگەی تەلەفۆنە و مشاورە بدرگێت بۆ کەسە، ئەو کەسە وەزعیەت خۆی هەبێت ڕێگەی تەلەفۆنە و یا وەزعیەت گەرێک هەیە کە چاودێری لە ڕێگەی دوورە یا نەزارەت لە ڕێگەی دوورەوە، ئەوانە خۆی دەور و نەخشە بینێت بۆ ئەوەی کە هەم مەرگومیر بێتە خوارەوە، هەم ئەوەی کە ئەو تەخت و قەرەوێڵ بیمارستانەکان زوو پڕۆ نەبێتەوە، ئەشغاڵ نەبێت، یانێ بەوەی کە ئەو نەخۆشینگەدا مەبەست ئەوەیە کە ئەگەر چاودێریەکە ئەو نەخۆشە خۆشی هاوکاری کات، ئەو باشیگەریشی هەیە کە هەم مەرگومیر تێرتە خوارەوە، هەم بیمارستانەکان چۆڵە بێت. ئەم ئاخرین وتەی کە ئەو خانم دکتۆر ئانا ماری کەڵا وتویە، وتیگە ئێمە ئەتوانین ئەگەر ناڕەسایی دڵیشمان بوو بە حاڵەتێکی عادی ژیانێکی باشمان بێت، فقط شەرتێکی داناوە کە ئەو شەرتیشە ئەوەیە کە ئەبێت خۆمان چاودێری و نزارەتێکی باشمان بێت لەسەری و مەسئولیەتی ئەو نەخۆشیە لەسەر شانی خۆمان دابنین. مەبەستی ئەوەیە کە چاودێری بکەین، دەوا و دەرمانێکە ئەیەن مرتب مەصرف بکرێت لەسەر وادەی خۆیە ئەو فشار خوێن یا کۆنتڕۆڵ وەزنە ئەنجام درگێت، ئەڵێت ئەگەر ئەوانە ئەنجام درێت و مەسئولیەتەکەی خۆمان بگرینە سەرشان، ئەتوانین ژیانێکی عادی و ژیانێکی باشمان بێت و هەست بەو نەخۆشیشە نەکەین. بەڵێ خۆشەویستان، ئەوە تەرجمەی مەقالەی بوو کە هەروەوتم لە مەجەلەی اتحادیە کارمەندان بێداشت فەنلاندە هەفتەی پێشوو چاپ کرا بوو کە مساحبەکە هین ماوەیەکی پێشتر لەوە بوو کە تاریخەکەیشی دیاری کرده بوو کە من بۆ ئەم بەرنامەیە بۆیەوە حازرمان کرد. ئومیدوارم جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەکتانی بێت لێرەوە لەلایەن خۆم و باقی هاوکارانم تا بەرنامەی داهاتوو ژیانێکی پڕ لە تەندروستی و شادی و کامرانیتان بۆ باواتە خوازم.